لە هەرێمی کوردستان لە زۆربەی قوتابخانەکان و لە زۆربەی شار و شارۆچکەکان خوێندن لە نێو قوتابخانەکاندا بەردەوامە، بەڵام لە هەندێک قوتابخانەش بەهۆی بایکۆتی مامۆستایان خوێندن لە هەندێک خوێندنگە نییە، ئیدی قوتابیان دوا دەکەون لە خوێندن. وەک بینیمان لەم پاکێجەشدا کەسوکاری قوتابیەکان داوا لە مامۆستایان دەکەن کە بایکۆت بشێنن بۆی منداڵەکانیان دوا نەکەون لە خوێندن. باس لەوەش دەکرێت کە سیاسەتیش تێکەڵ بە خوێندنیش بووە لە هەرێمی کوردستاندا، هەرچەندە مامۆستایان داوای موچەی خۆیان دەکەن، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عێراقی ئامادە نەبووە موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. لەسەر ئەم بابەتە گفتگۆ لەگەڵ میوانێک مەکەم. مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت. مامۆستا بەخێر بێت. بەڕێزی سەلامەت یاخۆ. مامۆستا حەق خۆیەتی موچەکەی وەربگرێت و ئەرچیشە لەسەر حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. ئێمە ئازانین ئێستا ڕەوشەکە چۆنە لە هەرێمی کوردستانە. چیتان کردووە یاخود وەزارەتی پەروەردە چی کردووە بۆ ئەوی پرۆسەی خوێندن لەو خوێندنگانەی کە بایکۆت تێدایە و دەوام ناکرێت دەست پێ بکاتەوە؟ شەوتان باش، وای تەندروستی بە هەموو لایەک دەخوازم. ئێمە پێشتریش ئاماژەمان پێکرد کە بەداخەوە ئێمە ساڵان لە 2014 و 2015 تا ئێستا ساڵانە دەستپێکردنی خوێندن بەڕاستی بە کۆمەڵی خەم و خفەت دەستی پێکە و بارودۆخە دارایەکە تووشی هەرێم بووە کە لە دوای شەڕی داعش و بڕینی بووجە لەلایەنی حکوومەتی ناوەندەوە، هەروەها ئەو بارودۆخی ئاوانان و دابەزینی نرخی نەوت و ئەمڕۆ مەحکەمەی پاریس ڕاوەستانی نەوتی فرۆشتی نەوتی کوردستان، ئەمانە هەمووی هەبوونە هۆکار ئەوە کە بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان قورس بێت و ئەو قورسایە زۆربەی کەوتە سەرشانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی دواکەوتنی موچەکانیان یان پێشتریش یان بڕین بوو لە موچەکان. ماوەی ئەم سێ ساڵە بەڕاستی باش بوو، هەموو مایەک موچە دەدرا، با بڵێن 30 ڕۆژجارێ موچە دەدرا، تەنها مایەکمان دواکەوت بوو، بەڵام ئێستا کەمەکەمە ئەو مانگە بۆ 2 مانگ و با بڵێن ئەمڕۆ مانگی دەیە و موچەی مانگی 7 وەرگیراوە، واتە 2 مانگ دواکەوتینە. ئەمە بۆتە هۆکاری ئەوە کە ژمارێک لە مامۆستایان لە سنووری سلێمانی و ڕاپەڕین و شوێنەکانی تر دەرگای قوتابخانەکان دابخەن و ڕووبکەنە بایکۆتکردن. ئەمە دوو لایەنی هەیە، لایەنێکیەوە هەیە مامۆستا کە موچەی خۆی وەرنەگرتووە و بارودۆخی قورستا و داوامی پێ ناکرێت، بە تایبەتێکن مامۆستایەک لە کرێنشین بێەوە تەنها موچەیەکی بێت و کۆمەڵی مشکلی و گرفتی بۆ دارایی بۆ دروست بووە. لە لایەکی تریشەوە بەڕاستی ئێمە گەر بڵێن حکوومەت غەدرمان لێکە، دەبێنە غەدری لە مناڵی خەڵک بکەین، مناڵی خەڵک چاوەڕانی ئەو ساتتەکە ڕا بۆ قوتابخانە بینین ئەو مناڵانە هەمویان بە پرسیارەتی لەسەر شانی ئێمەیە وەکو مامۆستایان. تێکەڵ بە خوێندن بووە، سیاسەت تێکەڵ بە هەموو شتێک بووە لە وڵاتی ئێمە و هەموو وڵاتەکانیش، یانیەوە شتێکی شاراوان نییە و خوێندنێک لەو کەرتانەیە کە سیاست کاری لەسەر دەکە، بە تایبەتی ئێمە بەرەو هەڵبژاردن دەڕۆین. ئەمە هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان هەیە، هەڵبژاردننی پارێزەران هەیە، پارێزگاکان هەیە لە عێراقا، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەیە لە مانگی 2 و ئەمە کۆمەڵی خەڵک ئەیانەوێت سواری شەپۆلی ناڕازەی مامۆستایان بوون و شتەکان قوڵکەنەوە. ئێمە بۆچی هەوڵ نادەن؟ هەوڵیان لەگەڵ بدەن، وەزارەتی پەروەردە بە هەوڵیان لەگەڵ بدا قەناعەت بۆ مامۆستایانە بێنێ. ئێمە وەزارەتی پەروەردە هاودەنگین لەسەر کۆمەڵی بابەت و هەمان مامۆستا لەوانەیە کوڕی خۆی لە مەکتەب بێت، چی خۆی لە مەکتەب بێت. ئێمە مشکلەکە لەوەیە کۆمەڵێ کار هەیە ئەنجومەنی وەزیران لەگەڵ ڕێکخراوەکان دانانیشێت، لەگەڵ یەک لێوانەیەکێتی مامۆستایانە، ئەگەر دانیشێ ڕاستەخۆیەکێتی مامۆستایان لەگەڵ ئەو با حکوومەتیان حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکان دابنیشێت و گفتوگویەکی کراوە بکرێتەوە لەسەر بابەتەکان، کۆمەڵێ ڕاستی هەیە دەگاتە ڕێکخراوەکان و ڕێکخراوەکان دەگاتنە خەڵک، بەڵام بەداخەوە ئەو پەیوەندیە نییە. ئێمە پەیوەندیەکی باشمان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەیە، لەگەڵ خودی وەزیری پەروەردە هەیە و هەمومان هاوڕاین کە ئەم کێشە و گرفتانە چارەسەر بێت، بەڵام بەداخەوە کۆمەڵێک کار هەیە ئێمە دوورین لێ وەکو یەکێتی مامۆستایان، یان هەچەند ئێمە ئێستا بەرەو هەڵبژاردن دەڕۆین، یعنی مەفروضە ئێمە گرنگی زیاتر گرنگی و فۆکسەکان لەسەر هەڵبژاردنەکەیە، حتمان کارگەری هەیە. ئەمڕۆ خەڵکانەکان دێن لێرا قسەیەکەکەن، بەڵام دەڕۆنە لەوێ قسێکی تر دەکەن
وحتمما ئەوێ نیشان بدەن ئەوان دڵسۆزی مامۆستایانن دڵسۆلی پرۆسی پەروەردەیان بەڵام بە بایکۆتکردن بەڕاستی ئەوە ڕاستەکە جۆرەکە ناڕازی بەڵام دەکرێت ئێمە دەوام بکەین دەکەین ناڕازیەکانمان بەردەوام بێت یعنی بۆ بەتایبەتی سەپۆلی یەک 152,000 قوتابی خوێنکار ڕوو دەکەنەوە قوتابخانەکان پۆلیەکە نیمەی ئێستا ئەو عەدەدا مەحروم بووە لەو خۆشیە و لەو شادیە زۆر باشە پۆلی دوازەمان هەیە پۆلێکی زۆر گرنگە قۆناغێکی زۆر گرنگە من بەلە 3 ڕۆژ لەگەڵمیان بووم دڵخۆش بووم کە کۆمەڵە ئامادەیم بینی دەوامی پۆلی 12 تایە ئەوە گرنگێکی پێدان بە چینە زۆر باشە هیوادارم لە سلێمانی لە شوێنەکانی تر پۆلی دەستی پێ بکاتەوە نمونێکت بۆ بهێنمەوە ناوی لایەنە سیاسەکانیش ناهێنم باشە لە کەرکووک باشە ئەگە مدیری مەکتەبێک سەر بەلایەنێکی سیاسی بی یەکشتر سەر بەلایەنێکی سیاسیتر بێتن ئەوەی کە بە قوتابیەکانی گوتووە بۆ نمونەمێنەوە خوێندن ئەوەی کەش داوای لێ دەکا وەرنەوە خوێندن هەموو دەزانین کوردستان دابش بۆ سەر دوو زۆر ئەم زۆنە زۆری لە خەڵ نەکردووە داوا لە خەڵکەکە ڕجا لە خەڵکەکە کە خەڵ دەوام بکە و بارودۆخەکە تەفاهم بکە ئەو زۆنەکەی تر تا ڕادەیەک خۆی ماندی ناکە لەو بابەتە ئەڵێ بە ناوی ئازادی و دیموکراتی داوا ناکە لە مدیرەکان لە بەرەوبەرەکان بڕۆنەوە دەرگای قوتابخانەکانیان بکەنەوە یان بڵێن گلۆبی سۆزی داوە بەو بابەتە ئەمە لەلایەکە لەلایەکی تریشەوە ئێمە دەبێت ڕەچاوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بکەین نابێت کەرکووک و خانەقین و دەشتی نێنەوە تێکەڵی ئەو ململانی سیاسی هەیە کە لە هەرێمی کوردستانە دەبێت ئەوان ڕادەربەرینی خۆیان کارێکی زۆر گرنگە ئەرکەکانی ئەوان قورسترە بۆ لەبەرەوە مامۆستایەکی کوردستانی لەوێ لەگەڵ مامۆستایەکی حکوومەتی ناوەند بەیەکەوە لە یەک قوتابخانە داوامەکەن بەڵام ئەو موچەکەی خۆی وەرەگرێت ئەم موچە وەرناگرێت حتمما قورسایی هەیە کارگەری هەیە لەسەری لەبان ئەوەشە مامۆستای کوردستانی لە پێناوی ئەوە کە خوێندنی کوردی لە کەرکووک ڕانەوەستێت لە خانەقی ڕانەوەستێت لە دەشتی نینەوە لە شنگان ڕانەوەستێت داوامی خۆی دەکات ئێمە بەرامبەرەوە دەبێت پاداش بکەینەوە من بەڕێی من دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وزارەتی تەندروستی یەکەم موچە بە مامۆستانی کەرکووک بدرایەت ئەمە وەکو هەنگاوێکی باش دەبوو بۆ پاڵپشتی ئەو مامۆستایانە دەبێت پاڵپشتیان بوون بۆ مامۆستایانە کە ناڕازینیش هەمووان ناڕازین لە هەولێر و لە دۆخیش خەڵک ناڕازیە حکوومەتیش ناڕازیە لەو بارودۆخە بەڵام ئێمە دەبێت بڕێک پشوو درێژ بووین بۆ ئەوە کارەکان بڕوە بۆ ئەوە خەڵکانێک دشمنانێک کە کار لەسەر تێکدانی هەرێمی کوردستانەکەن لە ناوچوونی قواری هەرێمی کوردستانەکەن بە ئاواتی خۆیان نەکەن زۆر باش سپاس بۆ مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکیەتی مامۆستانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو زۆر سپاس مامۆستا بەخێر بێیت